هذه الفقرة تحتاج إلى نصاب عليه. لانا سیاسەکانی عراق هێشتا نەگەیشتوونەتە ڕێکەوتن بۆ پێکهێنانی حکوومەت و دابەشکردنی کێکی دەسەڵات لە نێوان خۆیاندا. یەکێتی و پارتی لەلایەکی دیکەوە بۆ بردننی پۆستی سەرۆکۆمار لە ململانێدان. هەرچەندە کشانەوەی سەدر لە پرۆسەی سیاسی عراق بەرچاوڕوونی بەلانە سیاسەکانی دیکەی عراق بۆ پێکهێنانی حکوومەت و دیاریکردنی پۆستی سەرۆکوەزیران داوە. بەڵام تا هەنووکە چوارچێوەی هەمانگی لە نێو خۆیاندا و هەروەها یەکێتی و پارتیش لەسەر پۆستی سەرۆکۆمار نەگەیشتوونەتە ڕێکەوتن. لانەکانی ناو چوارچێوەی هەمانگی لەسەرەوە کۆکن کە چانسی کازمی بۆ وەرگرتنەوەی پۆستەکەی بۆ ویلایەتی دووەم سفرە و ڕازینین مستەفا کازمی پۆستی سەرۆکوەزیران وەربگرێتەوە. هەمانگی ڕاشی گاندووە تاکو ئێستا هیچ کەسێکیان بۆ پۆستی سەرۆکوەزیران کاندید نەکردووە. لانەکانی ناو هاوپەیمانیەکە هێشتا لە گفتوگۆدان بۆ دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیران. گەڕایەوەش ڕۆیان گاندووە کە چەندین ناو لەسەر مێزن بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عراق لە ناویشاندا نووری مالیکی کە ئەگەر داوای لێ بکرێت ئامادەیە پۆستەکە وەربگرێتەوە. باپەی ئەو پێوەرەی لە دوایی داگیرکردنی عراقەوە لە پرۆسەی سیاسی عراقدا پیادە دەکرێت، پۆستی سەرۆکوەزیران بۆ شیعە و سەرۆککۆمار بۆ کورد و سەرۆکەی پەرلەمانیش بۆ سوننە دیاری کراوە. هەنووکە بەرکەوتەی سوننە یەکلای کراوەتەوە و پۆستی سەرۆکوەزیرانیش لە نێولانەکانی ناو چوارچێوەی هەمانگی یەکلا دەکرێتەوە. تەنها بەرکەوتەی کورد نەبێت کە پۆستی سەرۆکۆمارە و یەکێتی و پارتی ئامادەنین سازش بۆ یەکتر بکەن و 9 مانگا ململانی لەسەر دەکەن. شێروان دووبەردانی ئەندامی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ڕایگەاندووە. پارتی تا ئێستا سوورە لەسەر وەرگرتنی پۆستی سەرۆککۆمار ئامادەش نییە کاندیدەکەی بکشێنێتەوە. ڕواڕەشی گاندووە حزبەکەی لە گفتوگۆدا لەگەڵ لانی سوننە و چوارچێوەی مانگی بۆ پێکهێنانی حکوومەت و دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیران و سەرۆککۆمار. لالاکی دیکەوە هەرێمی کەمالاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی سووربوونی حزبەکەی لەسەر بەردەوامبوونی کاندیدەکەیان بۆ پۆستی سەرۆکۆمار دووپاتکردەوە و ڕایگەاند یەکێتی ئامادەنیە کاندیدەکەی کە بەرهەم ساڵحە بکشێنێتەوە. لە بەرەی کووردا پێشبینی دەکرێت بە چاودێری سەرۆکی هەرێم کۆبوونەوەیەک لە نێوان یەکێتی و پارتی بەڕێوە بچێت. چەند پرسێک لە ناویاندا بابەتی پۆستی سەرۆکۆمار تاوتوێ بکرێت. فەتاح شێخ ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عراق ڕایگەاندووە باشترین چارەسەر بۆ پرۆسەی سیاسی عراق هەڵوەشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی عراقە و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەیە. شێخ ڕاشی گاندووە کۆیلانە سیاسەکانی عراق و لە ناویشاندا چوارچێوەی هەمانگی دەرکیان بەوە کردووە کە چارەسەر تەنها هەڵوەشانەوەی پەرلەمانی عراقە و ئەمەش وەکو بژاردەیەک لە ماوەکانی داهاتوودا دەخرێتە ڕوو، نزیکیشە ڕوو بدات.